ئەم کاتتان باش بەخێر بن بۆ چانێڵی Learn and Explore. لەم ڤیدیۆدا باسی 5 سڵانگەکەین کە زۆر بەکارهێنرێت و پێشەوەی دەست پێ بکەین. سڵانگ زمانێکە کە لە وشە و دەستەواژە پێکاتوە کە ناڕەسمی و لە کاتی قسەکردنا بەکارهێنرێت. ئەم وشانە زۆر گرنگە بیازایی لەبەرەوەی کە ئەو مانایە نییە کە لە قاموسەکاندا هەیە و ئەگەر لەگەڵ کەسێکی ئەمریکیا قسە بکەی بە دڵنیایەوە ئەم وشانە گوێ لێ ئەبێت. بۆیە بابیان زانیت. یەکەم دەستەواژە piece of cake. piece of cake. ئەگەر ئەمە بە وشە بیاکەی بە کوردی واتە پارچەیە کێک، بەڵام لە ڕاستیدا ئەو مانایی نییە. piece of cake واتە easy یان ئاسان. بۆ نمونە ئیمتیحانێکت هەیە و تۆش ئیمتیحانەکە بەلاتەوە ئاسانە، بۆ نمونە بە ڕەفیقەکانت دەڵێی It's a piece of cake واتە ئاسانە. وشەی دووەمان sweet. sweet واتە شیرین، بەڵام کە بە سڵنگ بەکارهێنرێت واتە جوان، واتە nice یان beautiful. بۆ نمونە ئەڵێیت Oh, that's sweet واتە جوانە. سێیەم pass the bucket. pass the bucket واتە بەرپرسیارەتی خستنە سەر کەسێکی تر. بۆ نمونە ئەڕۆی بۆ دایرەیەک ئیمزایەک دەوێت، ئەڕۆی بۆ لای یەکێک ئیمزاکەت بۆ بکات، ئەو پێت دەڵێت بڕۆ بۆ لای کاک نازانم کێ، ڕۆی بۆ لای ئەوڵێ بڕۆ بۆ لای کەسێکی تر، ئەو ڕۆی بۆ لای ئەو کەسەی تر ئەوڵێ بڕۆ بۆ لای کەسێکی ترێتە هەر ئاوا ئەڕات هەر یەکە و بەرپرسیاری دەکات خاتە سەر کەسێکی تر و لە دوایشە هیچ بۆ ناکەن. ئەمەش پێوترێت pass the bucket واتە بەرپرسیارەتی خستنە سەر کەسێکی دیکە. چوارەم دانە ئەمەیان هە زۆر بەکارهێنرێت a buck. a buck واتە دۆلارێک. بۆ نمونە بە ڕەفیقێک دەڵێ Can you give me $100? Can you give me $100? واتە توانی $100 بیتێ. buck واتە دۆلار. پێنجەم wrap up. wrap up واتە تەواوکردن. بۆ نمونە لە ئیمتیحانێکایت و کاتێکی کەمی ماوە ئیمتیحانەکە بۆی تەواو بێت، مامۆستاکە پێتان دەڵێت wrap it up. بە هەر ڕستەیەکیش بین لەسەر ئەو مامۆستا و ئیمتیحان و شتە. بۆ نمونە مامۆستاکە ئەڵێ You have 10 more minutes. Wrap it up. You have 10 more minutes. Wrap it up. واتە 10 دقەی ترتان ماوە. Wrap it up. تەواوی بکەن. مەبەستیەوەی کە ئیمتیحانەکە تەواو بکەن و شتەکان چی ماوە بینوس. بەم شێوازەش ڤیدیۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ make sure to hit the like button and share it with your friends. و ئەگەر بەدڵتان نەبوو dislike it. و ئەگەرتان هەیە کە ئاگادار بکرێنەوە کاتێک کە ڤیدیۆی تازە دانین. Subscribe to our channel. تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.